پێشانگای کاری دەستی ژنانی دەزڕەنگینی ئێران و سلێمانیە. پێشانگاکە لەقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان باوکاری کۆنسڵگەری ئێران لە کارگەی کەلتوری جگەرە لە سلێمانی کردوتیە و ماوەی 12 ڕۆژ بەردەوام دەبێت. لە پێشانگاکەدا 25 ژنی دەزڕەنگینی شارەکانی ئێران و 35 ژنی سلێمانی بەشداریان کردووە. ئەمانەوێ ئەم ژنانی کە دەزڕەنجینن پەرە بە کارەکانیان بدەین و ئامانجمانەوەیە لەم پێشنگایە ئەم خاتونانی لای ئێمە چەندین ساڵە خەریکی دەزڕەنجینین. ئامانجمانەوەیە لەم پێشنگایە ئەم خاتونانە لەگەڵ خاتونەکانی ئێران ئاشنا بکەین هەم بە خۆیان هەم بە کارە دەستیەکانیان. لەم پێشانگایەدا ژنانی دەزڕەنگین بەرهەمی کارە دەستیەکانی خۆیان خستۆتە ڕوو، دەیانەوێت لەو ڕێگەیەوە برەو بە کارەکەیان بدەن و بەرهەمی کەلتوری کوردەواری و ناوچە جیاوازەکانی ئێران بخەنە ڕوو. کارەکانیشان زۆر و جۆرا و جۆر و سەرنجڕاکێشن. خدمت تمام دوستان عزیز کرد عراقمون. کارەکانمان ئیشی دار و کانزاییە کە ڕووپۆشی ئاڵتوونی کراون. توانیمانە دەزڕەنگینیمان هەبێت و لەگەڵ 5 خانمی دیکەی وڵاتەکەم کار دەکەین. کارەکانمان بە شێوەی نەخشە و دیزاینەکان بە شێوەی سوتاندن و هەڵکۆڵین ئەنجام دەدەین. لە دار سوودوەرەگرین کە داری سروشتین، داری گوێزن و تاوی کارەکانمان ئیشی دەستە و ئەندامێکێتی دەزڕەنگینی ئێرانین و هیوادارم پێشانگایەکی باش و سەرکەوتو بەڕێوە بچێت. از چوب یا در و زیریشون هم از چوب استفاده می‌کنیم. چوب‌های طبیعی هستن. کاری دەستی من دروستکردنی نقڵێکی تایبەتە کە زۆر تازای لە کوردستانە و یەکەم بەرهەمی ناوخۆی کە خاتونێک دروست دەکات. نقڵەکانمان چەرەساتە و شەکرە و گوڵاوی ئەسڵ و زعفرانی ئەسڵ کە بە چاو ئەخورێت. وەڵای تر شتەکانتر دیارە لێرە. ئێستا بزیاتر شتی ورد دروست ناکەم، حەزەکەم شتی گەورە دروستکەم. شتەکانم ئەوانێ بەرەو پێش بڕوە، شتی زەخم دروستکەم، نامێ هەروەکو جاران شتی ورد دروستکەم و هە لە شوێنی خۆم بمێنمەوانی. بەڕاستی خۆم کە شخصی خۆم حەزەکەم زۆر شتەکانمان کوردەواری بێت، زۆر جوان بێ. خۆتەزانی مۆدێ ڕوا و ستایلە ڕوات و ستایلێت وەکو ئەوە نییە شتەکە کە کوردەواری بێت، ینی بەردەوام جوانیەکەی دیارە. پشتبەستنی ژنان بە توانەکانیان هەنگاوێکە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکانیان و هەنگاونانیشە بۆ بنیادنانی ئابووری سربەخۆی ژنان. ئەمان دەیانەوێت لە ماوەی ڕۆژانی پێشانگاکەدا هاوڵاتیان هاندەر بن لە کڕینی کاڵا و بابەتە کەلتوریەکانیان بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا زیاتر بەهرەکانی خۆیان لە کارەکانیاندا بنەخشێنن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.